ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەر تۆری تری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ هەینیەوە تۆری بەنامەکەتان کراوەیە دەتوان لەسەر هەر کێشە و بابەت و گرفتی قسە بکەن هەروەها لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/نالیاتیV دەتوانن ڕاوتی بینی و سەرنجەکانی خۆتان بنێرن لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک. گۆران عەبدوڵڵا نووسیوەتی گۆران ئازاد لە دانیمارکەوە من حەز دەکەم سەبارەت بە خانووە تەجاوزەکانی کەرکووک قسە بکەم بە تایبەت گەڕەکەکانی بارودخانە و سەرشنار و ڕەحیم ئاوا با حکوومەتی هەرێم ئەو خانووانە بۆ ئەو خەڵکە فەقیر و هەژارات تەملیک بکات لەگەڵ ڕێزم. هەروەها نەبەز حەیدەر دەڵێتی وادارم چیتر حکوومەتەکەی مالکی حکوومەتی هەرێم خەڵکی چاواشە نەکەن و بە هەڵگیرسانی شەڕ بار و گوزەرانی خەڵکی و خراپی خزمەتگوزاری و فەسادی ئیداری لەبیر خۆیان نەبنەوە. بەڵێ بەڕێزانێکم پەیوەندیمان ئەڤین لە هەولێرەوە. سڵاو لێبێ ئەڤین خان فەرموو. سەلاوەت ژبارەی چاوانی باشی؟ زۆر سپاس ئەڤین خان فەرموو. شیرین لە دەبەرابارزان برا. فەرموو ئەڤین خان. نابین شیرین لە بارزان. شیرین لە بارزانەوە بەڵێ فەرموو. بەڵێ برای بەڕێز. بەڵێ بۆ فەرموو. دەستخۆشی بۆ تەوەرەکەت کراوەیە. بەڵێ. ڕاستی ئەمن پێتویە لەسەر تەوەرەکە بێژمە حکوومەتە هەرێما کوردستانی گەلێک دەبەرە بارزان چەندین گوند و چەندین شەهید و ئەنفال داوە ڕاستی کەهرەبا دەبەرە بارزان گەلێکا کێمە داخوازیە وەزارەتە کەهرەبی هەی بلا ڕۆژانە مۆلیدت ئەهلیشیانت بریەوە بلا ڕۆژانە بۆ مە کەهرەبێ دابین بکەن دەبەرە بارزان خاستن قەزا مێرگە سوورێ ڕاستی مە کەهرەبەکە گەلێکا کێمە هەی خەڵکێکیش دەبێژی سەرۆکی هەرێمە بۆ بنە ماڵی خۆ کار دەکا مخابن بۆ خەڵکی وەرە دەبەرە بارزان مالنیە دو شهید سه شهید و ئەنفال نەبن هەموو ڕێک و بان کەهرەب هیچ خزمەت گوزاریش بۆ نایتەکردنێ و قۆزی کامیراگۆ هەبووە بە دەبەرە بارزان هیچ کەهرەبا مەشگەلێکا کێمە وەزارەتە کەهرەبێ بلا دەبەرە بارزان کەهرەبێ بۆ دابین بکە وەکو دیکە چکمە مۆلیدت شار وەکو شارانیە ئەمە گوندی مە مۆلیدت ئام نینە إلا كهرباء اجتماعية بمهاتة حابم بس أو مولدة هالجرانا برادرس بجمع خازية هاي حكومتها هربي وما كهرباء شيء بكت تكون زبستانة نا ناشي شخاوية نا نفط نا بنزين نا كهربائية. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. عەلی لە گەرمیانەوە فەرموو کاک عەلی. ئەم کاتر باش. زۆر سپاس دەکەین کاک عەلی فەرموو. دەستخۆشی خۆت و بەرنامەکەت لێتم. سپاس دەکەم کاک عەلی. سپاس بۆ تەوەری ئەمڕۆ تاکە تەوەریکی کراوەیە کاکە گیان ئێمە خۆی هێژێ حکوومەت هەرێمی کوردستان هێژێ گەربۆتان کریا لە سێنێکی بچوو پابژێن بۆ ئەوەی زیندەیەکی پارێزیا و پێ وایە. بەڵێ کاک عەلی. کاکە گیان ئێمەش خۆتان حکوومەتی هەرێمە هێژێ تا بۆتان بگرن نەمان بنێژین ئێمەش وەکو باخەوانەکانیش گەرمیان وەکو باخەوانەکانی کەفری بەڵێ کاک عەلی. ئێمە وەکو باخەوانەکانی گەرمیان وەکو باخەوانەکانی کەفری ئێمە خزمەتی دارەکەین و دارەنێن و ژنگە پارێزین و دارەنێن وەکو داواکاری دووبارە داواکارین بکرێنە ڕەسمی لەبەر ئەوەی ئەوانێژە ژینگە بپارێزە ئێمە لە خزمەتی ژینگە هەین وەکو لە خزمەتی ژینگە هەین داواکاری لە حکوومەتی هەرێم بە زووتری کات مشوری دامەزراندنمان بۆ بخوات و دووەش شتنش دەوام شتنش هیچ کەسێک نییە وەکو شارەوانی لە گەرمیانە هیلاک بێت ئێمەش داواکاری هیلاکەکەمان زاح نەچێت و بگێتە شوێخۆی داواکاری لە حکوومەتی هەرێم بە زووتری کاتما کاتە ڕسمی و دووبارەش و سێبارە داواکاریەکانمان بەس ئەوەی ما کاتە ڕسمی دارەیەک نییە بەقەدەر دارەی شارەوانی ئەخدەکان هیلاک بێت و دووبارە زۆر باشە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. شێرزاد لە سلێمانیەوە فەرموو کاک شێرزاد. زۆر سپاس یاوەرت باش کاک شێرزاد. وڵا برا بەڕێزەکەم حەزەکەم چەند قسەیەکەم بۆی بۆ دوای ئەوانی خۆم کە قساکەن. بەڵێ ئەگەر لەسەر کێشەی ماریشی و هەرێم قسەکرا حەزەکەم کەس ڕەخنە نەگرێ کە ئەگەر شەڕ بێت خەڵکەڵێن شەڕ باش نییە ئێستا
ئیعلام ڕایگیراوە لەوەجە ڕۆژی سوپای عێراق دەڕێتەوە و هێزی کەمالیچی بەخۆیان چۆتەوانەیە کە زانیوێت ئەم شتانەی کە ئەیکا هەمووی هەڵەیە ئەگەر ڕاست وایە لەسەری ئەڕۆی دیارە زانی شتەکانی هەڵەیە بۆیە بە قسەی مام جەلالی کردو و دەبێ ئیمام جەلالیش وەکو سەرۆک بەرزانی هەم نوێنەری کووردە سەرۆشی عێراقیشە جا باشتر وایە ئەوەی کە خەڵک خۆی مەشغوڵ نەکا بە بەعزشتیشی لاوەرشیێ و شێرێ ڕۆوە ئەکە و دەوەچێ پەیوەندەکان دوای من زۆر بابەت هەڵگرەیە بەس من دڵنیام کە سەرۆک بەرزانی هەموو بڕیارەکانی بڕیارێکی حەشیمانەیە و زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندەکەت هونەر لە بازیانەوە بەڵە دیارە پەیوەندەکەی ئامادە نیە. شیمال لە ئاکرێوە بەڕێز ئەم کاتەوە باش زۆر سپاس کاک شیمال. باش یاخواڵ سپاس زۆر سپاس دەکەین فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. زۆر سپاس دەکەین. سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان کە بەرنامەکەتان تەوەری ئەمڕۆ کراوەیە لەسەر هێزی پێشمەرگە و ناکۆچی بینی هەرێم و بەغداکەم من خۆمیەکێکم لە ئەفسەرەکانی سەر بۆ وەزارەتی پێشمەرگە و ئامادەم بەبێ ڕاتبوو بەبێ هەموو شتێک من جان فیدای ئەم خاکە بم و وڵاتی خۆم بپارێزم چونکە ئەوانەی پێشخۆمانیش هەر هەمویان بە مەبدەئی و بەبێ پارە کاریان کردووە. کاک شیمال بەڵێ دوێنێ ڕێکەوتنیەک کراوە لە نێوان سەرۆکی هەرێم و سەرۆک وەزیرانی عێراق بۆ ڕاگررتنی هەڵمەتەکانی ڕاگەیاندن. پێت وایە ئەمە هەنگاوێکی سەرەتایە بۆ چارەسەرکردنی کێشەکان یاخود گرژەکان؟ بەتەکید بەڵام وەکو خۆم کە ئەو ڕێککەوتنێکە گیراوە ئەمە بەتەکید کە خودی نووری مالکی کە هەستا بە دروستکردنی ئۆپراسیۆنی دیزلە یان هێنانی هێزێک بۆ کەرکووک و بۆ ئەو ناوچانە ئەمە بۆ خۆی بارگژیەکە دووەم شتیش ئەمە ئەوە گەینێت کە پاش چەند مانگێکی کە هەڵبژاردنەکان دەستپێکەی پارێزگاکەن کە ئەو بتوانێت لە ڕێگەم ئۆپراسیۆنەوە باڵا دەستی خۆی بنوێنێت و بتوانێت لە کەرکووک سەڵتێکی وا بەرز بەدەست بێنێت کە کەرکووک خودی مەحافەزەی کەرکووک خودی پارێزگاری کەرکووک بکەوتە ژێردەستی ئەوان بڵێن کە کەسێکی بەڕێگەر عەرەبدا بنرێت کە سەر بە نووری مالکیەوە بێت بۆ ئەوەی لە هەموو ڕێگەوە لە کەرکووک دژایەتی کورد بکرێت و وەکو پێشان کورد لە کەرکووک دەربکرێت. بەڵام ئەمە ئیشاڵا دووبارە نابێتەوە ئەمە شتێک بۆ خۆی لە خۆیان ڕوویدا و ئیشاڵا دووبارە نابێتەوە. بەڵام پێش چەند بەرنامەیەکە من لەسەر چەند بەرنامەیەک قسێکم ئێستا بەرنامەیەکەم داگێکم دانیشت بوو تەلەفۆنی بۆ بەرنامەکەتان کرد وتی ئەوانەی ئەڵێن پێشمەرگە شورتە و ئاسایش ڕاتبیان فولە و پێشمەرگەشی ڕاتبی نیە کەچی پێشمەرگەش داوام ناکە بەڵام ڕاتبوو ئاینی ئاسایش و پۆلیس داوامەکەن بەڵام بەعکسەوە ئەوەی پێشمەرگە ئەیکا ئەوەی پێشمەرگە لەسەر شانە بە هەموو پۆلیس و ئاسایشێکەوە لەسەر شانیانە ئەوەی پێشمەرگە خزمەتی خەڵکەکە بە هەموو کەسێکەوە خزمەتی کوردستانی نەکردووە هەر لە دێر زمانەوە نەمان بیستووە بڵێن پۆلیس کوردستانی ڕزگار کردووە پۆلیس دیفاعی لە وەتەنی خۆی کردووە یان لە کوردستان کردویان ئاسایش هەر چەند فکرەکەی بڕۆ بۆ ساڵانی 1800ەکانیش بە خوارەوە حتا 1500 لە شەڕی چاڵگیرانەوە کا ئێستا بە دواوە هەر پێشمەرگە خزمەتی کوردستان هەر پێشمەرگە کوردستانی زۆر باشە سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر فەیسبوک. زاسکۆ دهۆکی دەڵێت من دەمەوێت بزانم بابەتی ئیسلامی پۆلی شەشەم بۆچی گۆڕاوەروەها ئەندی دەستخۆشی لێ کردووی زۆر سپاسی دەکەین. دەچینە لای کاروان لە هەولێرەوە فەرموو کا کاروان. ئەم کاتە دەڵێ کات تەلەڤیزیۆن سودانی سەیرێکم و گوێستانێ بگرێت لە بەردامەکە نازانم ئێوە گوێتان لێمە یاننا گوێمان لێتە کا کاروان فەرموو. ڕۆژتەوەرەکە کراوەیە وام بزانم هەموو کەسێ هەموو شارەکان هەولێر سلێمانی دوگۆت ئەوە کەوا خالی سلێمانی خۆشەویست پیرۆردای لە هەموو خەڵکی سلێمانیەکەن بۆ ئەو ناساندنی ڕۆژبیری تەمان ڕۆژبیری بەدەست خۆتە کە مناڵە کە پەروەردەیەکی دوو لە ڕێحاڵی هەوە سودێگە چۆنت بێ و مێسی بەتاڵە وەکو شویدەوە چۆنی بکەیتەوە ئاو هادیە تەمان سلێمانی مانەوە نەوێ ئازادی پڕی کردوێتەوە ئێمە هەولێر وەڵڵاهی ئازاد نین. کا کاروان بەڵێ گوێم لێتە ئەگەر پرسیارێ بکەم وا تێگەیشتم باس لە دیاریکردنی شاری سلێمانی دەکەی وەک پایتەختی ڕۆشنبیری وانییە کا کاروان؟
بەڵێ یا کاکە بە نەفەدەوە تەوەرێکیان دووەمەش بە نەفەت قەواتسلە و ئەوانەوە قەواتسلە وەڵڵاو بلای هەموو شتێک لە بچووکەوە گەورادە لەوانەیە لە شەڕ مناڵێکەوە سەدام بکوژێ بەڵام ئەمە کێشەی مەزوز بەرزانی مالیکێ نەمەزوز بەرزانی سەفی دەکەم نایە نەمالیکی دەکەم یانم بزایدەی سیاسی لەسەر کەرکۆ بکەن زۆر سپاس بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت سەباح لە کەرکووکەوە فەرموو کاک سەباح کاک سەباح لە کەرکووک بەڵێ کاک سەباح لەگەڵالەکەوە فەرموو کاک سەباح خۆشحاڵین فەرموو کاکتانم دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم بەڕاستی زۆر سپاس دەکەین شتێکی زۆر جوانتان کردووە بەڵێ سپاس دەکەین فەرموو لەسەر تەوەرەکەتان بەڕاستی تا ئێستاش مالیشی هەر خەوەتە هێنێ بۆ کەرکووک من خۆم لێم بەڵێ باشە لەسەر ئەو تۆرە من هەر ئەوەندە قسێمێ بەڵێ کاک سەباح بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نور کۆچەر دەڵێت هیوادارم موچەیەکی تایبەت بۆ گەنجان تەرخان بکرێتەوەها حەسەن بابەکر دەڵێت سەبارەت بە دیارە دوێنێ پێشەوەی باس ئەو تێبینیە بکەین دوێنێک کەناڵی نارتی گرتێکی ڤیدۆی بڵاو کردەوە کە شۆفێرێک خۆ شۆفێرێکی بە ساڵاچوو لە هەولێر بە پێچەوانەی ئاراستەی شەقامەکەەوە تا سایدی ئۆتۆمبیلەکانی تر ئۆتۆمبیل لێدەخوری بۆیە ئەم بەڕێزە لەسەر ئەو گرتەیە قسەی کردو دەڵێت سەبارەت بەو شۆفێری کە لە سایدی عکس دەڕوات لە هەولێر دەمەوێت بپرسم ئایا لەو شەقامە قەرەباڵغەی پایتەخت بۆ پۆلیسێکی هاتوچۆنیە بەڵە پەیوەندیەک لەگەڵماندایە ڕێبینمان لەگەڵدایە فەرموو کاک ڕێبین ئەکەردا زۆر دەکەم زۆر سپاس کاک ڕێبین فەرموو سپاس دەکەین بەڕێزەکەم ئەوەی دەربارەی ئەوڕۆ تەوەرەکە کراوەیە بەڵێ زۆر بەڕێزی دەربارەی کەرکووک و دەربارەی پێشمەرگە و دەربارەی ئەوەی وەختە زۆر ئاساییە بە کوڕایی خۆم بە تاکیدیش بەوە چ شتێک ئاساییە کاک ڕێبین تێ نەگەیشتمەوە ئەنی ئاساییەکە چی ئەوە بە هەر بژاردن و شتوا لە گۆڕەیە مەبەست ئەو دۆخەی کە دروست بووە ئاسایی ئێستا زۆر زەکەم ئاساییە بەڵێ بەڕێی خۆم کەم ئاسایی لەبەر ئەوانە ناپەشر بەڕێ ئێم ناپەش وەڵە پێشمەکەش ئامادەیە بە هەموو شێوێشی بەخۆش من ئامادەم بەڵام بە تاکیدیشم تاکیدم شەڕ ڕوونایەتم زۆر باشە کاک ڕێبین ئەو پرسیارم لە بەڕێزێکی تر کرد سەبارەت بە ڕاگررتنی هەڵمەتەکانی ڕاگەیاندن دش بە یەکتر تا چەند ئەمە پێت وایە هەنگاوێکە بۆ چارەسەرکردن یان هیچ ناگۆڕێت لە دۆخەکە بخوای زۆر زۆر گۆڕانکاری بەسەر بەرەبەر دەیگۆڕی بەڕێزەکەم چۆن نایگەوری بەرێ وڵا مەدی ئەدیناری نیوەی شەڕی ئەحلامیە ئێستا ئەگەر بگۆڕێتش ئەگەر شەڕ نەمێنێتن ینی ئەو ئەحلامی نەمێنێتن بە تاکید وردە هێ وردەتەوە گۆڕانکاری بەسودادێتن و یەکی خۆش دەبێتن بە تاکید ئەزانی بۆ کاک ڕێبین لەبەرەوەی تا ئێستا ئەوەی کە بەدی کراوە لەم کێشەیە تەنها کێشەی تەسعیدی ئەلامی بووە تەنها گرژەیەکی لێدوانەکان بووە لە ڕاگەندەکانەوە ئەگەر هاتوو هەڵمەتەکان ڕابگیرن پێت وایە هیوایەک هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان هەر بە تاکید بەڵێ بە تاکید بەڵێ کاک ڕێبین سپاس پێم وایە کێشەکە بەرەو چارەسەریش دەکرێتن و زۆر بە دڵنیایەوە بە تاکیدیشم چارەسەر دەکرێت ئینشاءالله دەستخۆشتان و کلەوە بەرنامە خۆشەی مەمنونتان زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە سلێمانی فەرموو کاک عەلی باشی زۆر سپاس کاک عەلی زۆر دەستخۆشی تەوەرەگەل یەکەم بە قوربان زۆر سپاس دەکەم فەرموو کاکی گیان سەبارەت بە ناسنی ئەم نەمامانەی سەر جادەکان کە ئێستا حکوومەت و بەلەدێ و شارەوانی سلێمانی خەریکن ئەیان نێژن وەڵی من بەزەیم بەو کرێکارە داماوانایەتەوە هەموو بە ڕیشی سپێوە ئەزیێتیان ئەن و نەمامیان پیان نێژن بەڵێ کەواتە چی بکرێت کاکە عەلی کاکە گیان من ئێستا باخێکم هەیە باخەکەم 6,100 داریتیایە لە حەزی خۆمە عەرزەکەم تاپۆیە داری بەریە ئیمساڵ 12 تەن هەنارم لێ فرۆشتووە بێژگە لە قۆخ و قەیسی و هەنار و هەنجیر ئیجارمۆڵەتی باخیشم هەیە ئێستا شارەوانی سلێمانی کردێت دێسەرم ئەڵێ باخەکە و تێک یعنی بۆ دەنەمامێکی بچکۆلە بەم کرێکارانە ئەنێژن چ دڵێکیان پێی خۆشە ئەی باشە من ئەگەر ژینگەم ناشرین کردووە با کامێرەکەی ئێوە سەر ڕقەمی تەلەفۆنەکەی من لەبەر دەستان نابیانی تەلەفۆنم بۆ بکەن بێن تەسویری ئەو باخە بکەن بزانم بە ڕیشی کێ ڕەوایە تێک بچێ ئێستا لە مەحکەمام لەگەڵ شارەوانی سلێمانی و لەگەڵ دەستەوە بەرهێنانە ئەڵێ ئەبێت تێک بچێ سەبەبی چییە؟ بەڵێ
سپاس بۆ کاک عەلی لە سلێمانی. ئارام لە بازیانەوە، فەرموو کاک ئارام. ئەم کاتە باش زۆر سپاس دەکەین کاک ئارام، فەرموو. زەحمەت زۆر سپاس تەوەرەکە دەکەم بۆ میوارێ. سپاس بۆ تۆش. ڵاوێ ڕاستی بێ لەسەر موچەی پێشمەرگە ئاڕۆم. بەڵێ فەرموو. لای تۆ فەرقی ئاسایش و پۆلیسی پێشمەرگە هەیە بەنسبەت خۆتەوە؟ بەڵێ کاک ئارام. وڵایی من ئەوە تەوەرەکەم لەسەر ئەوەیە باشە فەرقی ئاسایش و پێشمەرگە و پۆلیس چی فەرقەکە؟ بۆچی مەعاشەکەیان نی ئاسایش ملیۆنە 200,000 پێشمەرگە 470,000 پۆلیس مەعاشکە ئایا چی فەرقەکە؟ ئایا هەرسێکیان حکوومەت خزمەتی میلەتەکەی خۆیان ناکات؟ بەڵێ. بە تایبەتی پێشمەرگە سا بە تایبەتی دەستنەگە لەو دووسێ لەو جنوبەیە بە تایبەتی چووە دیفاع لە وڵاتەکەی خۆیکە لە شەرەفی خەڵکە لە شەرەفی کوردکات. تەوەرەکەم ئەو نەبوو. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ڕێباز لە ڕانیەوە. فەرموو باوکی ڕێباز. زۆر سپاس باوکی ڕێباز. ڕێزمانی بۆ کارمەدانی خۆشەویستە لەزیێنی نالێ بەڕێز. سپاس بەناوی هەموویانەوە، سپاس دەکەین. سپاس دەکەم. وەڵای مامۆستا سەباتمان خۆش بوو بەرنامەیەکتان کردبایە لەسەر ئەو گرێبەستانی شارەوانی لە هەموو مافێک و لە هەموو ئیمتیازێکی ئەو ژیان بێبەشن. ئەگەر ئێوە بە دەراسونێکتان بۆ کردبایە شتێکی باش دەبوو ئینشاڵڵا. چ جۆرە گرێبەستێک باوکی ڕێباز؟ ئەو گرێبەستانی کە لە شارەوانەکان گرێبەست شارەوانەکان بڵێن باغەوان و پاکەوەکان و ئەوانەی بەشێ عەقدی ساڵانە چەند ساڵانە کۆمەڵ ئەویان لەسەرە بەڕاستی لە زۆر مافیا پێشکراوان. ئەگەر هیمەتێکتان کردبایە لەگەڵ سەرۆکی لیژنەی دامەزراندە سەتان کردبایە لەگەڵ وەزیری شارەوانی سەتان کردبایە هیوادارم بە داراتونێکی ورتان بۆ کردبا بۆ مۆزوعە بەڕاستی لە هەموو شتێک بێبەش. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک. ئاریان نامەوە دەڵێت داوا لە بەڕێستان دەکەم کە بابەتێکی تایبەت بۆ دامەزراندن پەخش بکەن. بەڕاستی ئەم ساڵیش هەر گەندەڵی تێدا کراوە. من لە 2008ەوە تا ئێستا دا نەمەزراوم. ئەمە کەی حاڵە؟ بڵێ سەردار لە سلێمانیەوە. فەرموو کاک سەردار. بەڵێ کاک سەردار فەرموو. زۆر سپاس دەکەین. ئێوارەت باش. زۆر سپاس دەکەین. فەرموو. لە کەناڵەکەی جملێ بکەوە ئیعلان ڕاجیدا بەنسبەت هەرێم و بەغاوە. بەڵێ بەڕێکەوتنیکی نێوان سەرۆکی هەرێم و سەرۆک وەزیرانی عێراق. وادی بڵێت بە ڕێز مامزەلا داوەکەوە بڵێن ئەلانیان ڕاگرتەوە بەڵام کاتی خۆشی وە هەر ئەو مادەتی وعدی بە هەڵام مامزەلا لا کە ئۆپراتۆری دژە هەڵوەشێنێتەوە بەڵام لە کاتێکا کە مامزەلا ڕۆی بۆ بەریتانیا بۆ چارەسەر لەو کاتەیە ئەو دروستی کرد بەڵام ئێستاکانیش داوا لە هێزی پێشمەرگایەکەم بە هیچ شوێ نەگەڕێتەوە هەتاوەک ئۆپراتۆری دژە هەڵنەوەشێتەوە دەستخۆشی بەرنامەکەی دەتەوە کەم ئێوارەدا. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت نەوزاد لە هەولێرەوە. فەرموو کاک نەوزاد. باش. زۆر سپاس کاک نەوزاد فەرموو. لەسەر تەوری جەنابتان. بەڵێ. تەوری ئەو بکرەوەیە. بەڵێ. دەستخۆشی دەتەوە دەکەم دەستان خۆشبی لەسەر ئەو تەوەرە چەند تێبینیەکەم هەیە. لەوانە لەسەر گرژەکانی بینی هەرێم و بەغدا. جەنابی سەرۆک لە 21 نەوروزەوە لە 21 نەوروزە گوتی مالگی بەرەو دکتاتۆریەت ڕۆیشتە ئێمە دەبێ هەڵویستمانە بێت. خەلکی هەرێمی کوردستان هیچ کەسێک پشتگیری لە جەنابی سەرۆک نەیکرد. ئەمڕۆ ڕۆن و ئاشکرایە کە ئەمڕۆ وتەکانی جەنوبی سەرۆک ئاشکرا بوون و هەموو وتەکانی تەواو بوون. ئایا ئەوڕۆ زەمانەتێکمان هەیە لە لای مالکیوە بۆ ئەوەی کە لە دوای ئەو ڕاگەاندنای کە زەمانەتەکەیە ئەم شەر لە بینی هەرێم و بەغدا نەکرێتن؟ بەڵێ. سپاس بۆ پەیوەندەکەت. شوان لە قەڵاتزیە. فەرموو کاک شوان. دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم. زۆر سپاس دەکەین کاک شوان. بەڵێ. مەمنون زۆر سپاس. وەڵای بەنسبەت ئەو گاگەرەوە کە تەلەفۆنەکە ئەڵە فەرقی ئاسایش و پۆلیس و پێشمەرگە هەیەیاننا من ئەڵەم فەرقی هیچ کامیشیان نییە. بەڵام بۆ ئەو بە ئاسایش ئەڵێم موچەکەی ملیۆنێکە ئەوەی پێشمەرگە 400,000. من پێی ئەڵێم کارمەندێکی ئاسایش دوو ڕۆژ دەوامەکە 15 ڕۆژ لە دەوام و 15 ڕۆژ لە ماڵەیە. بەڵام کارمەند پێشمەرگەیەک بە 2 مانگ 3 مانگ ئەچێتە دەوام کە 10 ڕۆژ لەوێ یان 10 ڕۆژ کەمترەچێت. من ئەڵەم ماخی خۆیانە با مەحەشەکەیان بۆ زیاد بکرێت با لە ملیۆنە زیاتریش بێ با لەوەی ئاسایی زیاتر بێ. بەڵام یعنی مەحکومی یعنی
برادریش پێشمەرگەیەک یعنی ئەوەندە هێرشەکەنە سەر ئاسایش من ئەڵە ماسخۆیانە هیچی داوای بکەن با بۆیان بکرێت بەڵام ناشکرێ ئاسایشێک یعنی ئەمنیەتی ڕاستە ئەوان لە پێشەوەی پێشەوەی بەرگری لە خاک و نیشتیمانەکەمانەکەن بەڵام ئاسایشیش حەقی خۆیەتی کە مەعاشەکەی زیاد بکرێت لە بەرەوەی داوانی زۆر ئەمنیەتی شارەکە پارێزێت دەستخۆشتان گەکەم. زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت. محەممەد سعید دەڵێن سپینی پەرلەمانی عراق کۆ دەبێتەوە و شەڕی ناوخۆ حرام دەکات. پێکەنینێکی نووسیوە و باس لەوە دەکات کە دەڵێت کاتی خۆی پەرلەمانی کوردستانیش کۆبوونەوەی کردووە شەڕی ناوخۆیان حرام کرد دوایی ئەو شەڕە هەر کرا. هەروەها سیروان حەمە دەڵێت پێم باشە هێزی پێشمەرگە بجوڵێندرێ بۆ حەمرین تاکو حکوومەتی عراق داوای ڕێکەوتن لە کورد بکات. هەروەها ژیار سلێمانی دەڵێت مالیکی هەرچیەک بکات لەگەڵ کووردە هیچی پێ ناکرێ پەیمان شکێن دەڵێت دەستان خۆش بێ هەتا دوور بن لە سیاست خۆشەویستان و نووسیەتی نالیە دە ئەوەندەی حکوومەتی هەرێم خزمەتی کردووە بە کوردستان دیارەوە تێبینەکەی وکو خۆی خوێنمانەوە. بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. دووبارە سڵاوتان لێبێ بەردەوامی لەگەڵتان دەچینە لای کاکچیا. فەرموو کاکچیا. باش سپاس دەکەم قوربان. وەڵام سەبارەت بۆ هەڵمەتە ڕاگەاندنەی بارزانی مالیکی قسە بکەم. بەڕاستی پێم وانە ئەم هەڵمەتی ڕاگەاندنە کۆتایی تێبێت چونکەم پێم وانە ئەمە هەڵمەتی بێت دژی بارزانی دژی هەموو کوردە و بە پێش چاوی خۆتان ئێستا من لە ماشێتی خوارەوەی تەلەڤیزۆری بەڕێستا نابینیم کە چەندتاگێکی تر بەڕێوەیە بۆ کەرکووک. ئەمە نیشانەی ئەوەیە کە تۆ جگە لەوەی هەڵمەتێکی عەلانیە هەڵمەتێکی سەربازیش هەیە یعنی بەداخەوە ئەمە ئەو ئەگەیەنەیە کە ئەمە ڕانەگیراوە باوکو زیاتریش ئەبێ کوردیش بەرامبەر ئەمە هەڵوێستی ئەبێ و جگە لەوەش یعنی ئەگەر یەک تۆز وردبینەوە ئەبینی ئێستا لە هەرێمی کوردستان جگە لە مالکی خەڵکانی تر دژی کورد و دژی بارزانی قسەکەن یعنی ئەمە من بۆ تەنها جارێک بۆ بارزانی نەوتەوە باش حەزەکەم ئەوە زۆر بەڕاشکاوی بڵێم بەڵام من ئەوەی کە بینیم بارزانی کوڕی خۆی و برای خۆی و برازای خۆی لە هەڵمەتەکانی چیاکان و دژی سەنگەرەکانی مالیکی وەستاون ئەی بۆ نابێ یەکێ لە سەرکردەکانی ترمان بچێتە ئەو شوێنە با سەرکردێکی ئۆپۆزیسیۆن بێ یعنی ئەمەش خۆشەویستیەکە بۆ ئەو خەڵکە بۆ ئەوە بەڵام هەر لە کەناڵەکانی هەندێک لە کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن ئەوە بینین کە شتەکە بە شێوەیەکی تر وەرەگێڕێت کە پێیان وایە ئەمانە هەمویان بۆ ناوەز باسی یەکەن کەمە شەڕێکی شەخسیە شەڕی نەوتە شەڕی پارێ وەکو لە 21 سێوە لەوەتی سەرۆکی هەرێمە قسەی کردووە ئەمە ئەوترا هەتا بۆ واقعێک بەسەر کوردستان ئەسەپێدا ئێستاش وەکو ئەوەی ئەیبینم بەداخەوە بزوتنەوەی گۆڕان سیاسەتێکی دووفاقی ئەکات وەکوی لەلایەکەوە ئەڵێ بەڵێ ئێمە لەگەڵ کوردای لەلایەک پیشەوە لە تەلەڤیزۆنە ناوخۆیەکەیانەوە و عەفو تەلەڤیزۆنە ئاسمانەکەیانەوە بە سیاسەتێکی شەخسی ناوەبن. من یەک پرسیارەکەم سەرۆکی هەرێم سەرۆکی من ئەگەر دەنگیشم پێی نەدا و دەنگیشم پێی نەداوە بەڵام بۆ کاتێتە وڵاتێک گوتێ یاسای نێونەتەوەیی هیچ کەسێک ناتوانێت فەرشی سوور بۆ هیچ بۆ سەرۆگەرێمی ڕانەخراوە لە دنیاە بەڵام بۆ سەرۆکی هەرێم ڕائەخرێ وەکو سەرۆکی وڵاتێک پێشوازی لێەکەن. بەڵە سپاس بۆ کاکچیا لە چەمچەماڵەوە ئیبراهیم لە بەعقوبەوە. فەرموو کاک ئیبراهیم. ئەم کاتت باش بەڕێزەکەم. زۆر سپاس کاک ئیبراهیم. فەرموو. دەستخۆشی تەوەرەکەن یەکەم زۆر سپاس دەکەین. وەڵی من ئەمەوێت بە نیسبەتی من خۆم لە فرقەی پێنج دەوامەکەم لە دیالە ئەمەوێ دەربارەی ئەو سلفەیە بەدواداچوونێکمان بۆ کە نازانم لەم کاتەشان کێشەیە هەیە لەگەڵ بابنەی کوردستان و من خۆم مامان لە بازیانە من زۆر لەمە پێش مهینی ئەوم کردبوو بە دواداهینی بە دوای بێمەعمەلات و ئەو شتانم کردبوو مەنیسبەت ئەو سلفەیەوە چاوەڕێ ئەو سلفەیە بووین وتر ئەوە بوو وەستای نازانم ئەم کێشەی بابنەی کوردستانی بەسەرا هات نازانم سەبەب چی بوو نا ئەم کێشەیە دروست بوو ئەوە بوو مۆزوعەکە نازانم وا سلفەیەمان وەرنەگرتوم بەرپرسان بەشکوم بە دوواداچوونێکمان بۆ کەنەمانەی لە بەغان جەمعینی یەکێتی پارتی بەداخەوە پەیوەندەکەی بچڕا هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن. بەڵێ بەڕێزان تەوان سپاسانەکەم ئەم کاتتان باش ڕێزی هێمنسەراوی قبول بکەن من حەزەکەم یەک شتێک پێتان بڵێم بەڕاستی من ئەویش حەزەکەم قسە لەسەر پرسی ئەنفال بکەم بە حکمی کە دەمێک قسەم نەکردووە
كاكشوان بلى ناڵێن پرسیێفان پرسێک کە پێویستە هەمومان هەڵوێستەی لەسەر بکەین و حەقەکانی ئەم تاوانە بە کەسوکاریان بسەنین بەڵام من ڕەخنەیەک لە ئۆپۆزیسیۆن ئەگەرم بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان بەڕێزان مەبەستم بزوتنەوەی ئەوان ڕەخنەی ئەو لەوە ئەگرن کەوا لە دوێنێ لە پرسەکە مەبەستم پرسی گەڕانەوەی ئەو 150 و حاج ئەمفالی کە دوێنێ گەڕانەوە ئەوە رەخنە لەوە ئەگرن کە گویا بەرپرسانی کورد ئامادە نەبوون کە بەڕێزان مامجلال و کاک مەسعود ئامادە نەبوون باشە کاکە ئەم بەڕێزانە مەبەستم بزوتنەوەی گۆڕانە باشە ئەگەر بەرپرسێک ئامادە بێت ئەی باشە کاکە ئەم هەموو ئامادەکاری کە کراوەکە لە بۆ هێنانەوەی ڕووفاتەکان ئەخۆ کاکە مەبەستم ئەمانەکە ئامادە بن و ئامادە نەبن ئەمان هەر رەخنە ئەگرن یعنی ئێمە پێمان سەیرە ئەمە یەکەم دوم بەڕێزان خەڵی دوم ئەوان ئەو باسی ئەوەکەنکەوە ئەو ئۆتۆمبیلانی کردیان هێنانەوە گوایە ئەمانە ئۆتۆمبیلی سەربازی ئەی باشە بەڕێز کاکشوان من پرسیارێک لە تۆ ئەەکەم من ڕێزی هێمنسەراوی قبولکەن بۆیە من رەخنە ئەگرن بۆ ئەوەی ئێمە هەمومان تێ بگەن یعنی مەبەستمان چیە ئەوان باسی ئەوەکەن کە ڕووفاتەکان بە ئۆتۆمبیلی سەربازی چۆن لەڵێ نەهاتوونەوە ئەی باشە ئێمە بەچی بیانهێنینەوە یعنی ئەگەر حکومەت ئەم کارە نەکا ئەی باشە چێ بیکە کاکشوان یعنی ئێمە بابەت زۆر بە سەراحەت قسە بکەین من هەر ئەوە نەم هەبوو ڕێزی هەمنسەراوی قبول کەن و سوپاسانەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرۆی کۆمەڵاتی فەیسبوک تەمەن نەما دەڵێت سەرکەوتوو بن هیوادارم زیاتر گرنگی بە کێشەکانی گەنج بدەن چونکە گەنجی ئێستا مردووە وەک خۆی دەڵێت هەروەها دەڵێت داوا دەکەم لێتان کێشەی گەنج بۆ ئەم حکوومەتە زیاتر ڕوونکەنەوە بڕیار عینکاوە دەڵێت بۆ لە تەنگەشەی دەوروبەرمان یەک هەڵوێست نەبین و حەزب ئۆپۆزیسیۆنەکان زیاتر بارودۆخەکە ئیفلیش دەکەن هەیە من ماریفەتایی دەڵێت سڵاو بەڕێزم من پێم باشە بەرنامەیەکتان هەبێت سەوارد بۆ کەسانەی کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن زۆر لە مێژە لە کوردستانی باشوور دەژین بەهۆی کاری سیاسیەوە دەربەدەر بوون من خۆم یەکێکم لەوانەی کە تەمەنم 22 ساڵە 8 ساڵ پێش ئەوەی من لەدایک بم ئاوارەی کوردستانی باشوور بووین دەکاتە 30 ساڵ تا ئێستا جنسیە و هەویەمان نییە سەدان کەسی تریش هەیە وەکو ئێمە هیوادارم بەدەم داواکاریەکانمانەوە بێن وە قسەی لەبارەوە بکەن بە سوپاسەوە بەڵە پەیوەندی تر لەگەڵماندایە پەیوەندی تر لەگەڵماندایە بەڵە سڵاو لێ بێ فەرموو سڵاو لێ بێ بەڵە فەرموو بەداخەوە دیارە پەیوەندەکە ئامادەنی هەر لە سەرۆی کۆمەڵاتی فەیسبوک شوان کافۆ دەڵێت پەرلەمان بە هەدەردانی سەروەت و سامانی 10 ساڵی ڕابردوو دیار تۆمەتباری دەکاتەوە هەروەها جەلال ئەسعەد دەڵێت مالکی هەرچیەک بکات لەگەڵ کووردا هیچی پێ ناکرێ شەهلا قادر دەڵێت بەرنامەیەکی زۆر سەرکەوتوە سپاسی دەکەین حەسەن معتەسەم دەڵێت هیوادارم بەرنامەیەکتان هەبێت سەبارەت بە تەندروستی شوێنە گشتیەکان هاوکار نافح دەڵێت باشتر وایە لەم کاتەدا هەموو حزبەکانی کوردستان یەک بگرن بەڵە پەیوەندیەکی تر لەگەڵماندایە باوکی بڵند لەگەڵماندایە فەرموو باوکی بڵند کاتە بازجانەکەم زۆر سپاس دەکەین باوکی بڵند فەرموو کاکە زۆر سپاس من لەلێرەوە پەیوەندەکەم بەنسبەت تەوەرەکەت ئەو تەنگژەی بەغداو هەرێم بەڕاستی هەر کەسێک کە پێڕوانی بکات لە ماوەی لە 28 کە سەرۆکبازرگانیەوە ئەمەدەی دەرکردو کە گەندەڵە نووری ماریچی بەڕاستی بە حەقیقەت بۆ هەموو کەسێک دەرکەوت کە گەندەڵە نەگەڵە کە من خۆم پارتی نیم بەس کە بەڕاستی گەندەڵە عەرەب هەر وایە ئەگەر بێت مەسەلەن ئێمە لە ئێستاوە چارەسەرێک نەکەین و بەڕێی من بۆ هەموو کورد ئەگەر بێت لە ئێستاوە یەک لای نەکرێتەوە تا دنیا ماوەتانەوەی لە وشمان هەروە دەمێنێتەوە هەزار مالیشی دی دروست بێت و خەرم بەدەکەم فەرموو لە ئێستاوە لە ستا عەبدی هەرێم خەریکە ئەیکەم بە 112 ئەوە کەی ڕۆیعەقە يعني هیوادارم کە هەموو کوردینێک بگرێتەوە ئەوە یەکێتیە و پارتی ئەوە ئۆپۆزیسیۆنە ئەوە نازانم چیە هەموو بەیەک دەنگ لە بەرەکانی دەنگ واڵ من عەبدڵە شەڕ نییە چکە شەڕمان تاوری ماریێران نییە گەلی کورد نەهامەتی زۆر دیوە گەلی کوردستانەوەی سەر ناو شەڕدایە بەحەقەت ئەگەر بێت و هەموومان لێک بگرین و ئەوە وابزانم چارەنووسی گەلی کورد دیاری دەکات بەنسبەت تەوەرەشی کە ئەمڕۆ تەوەرەکەت کراوەیە
وابدأ أجل توزق برنامج تشكل لسر أو فرمان برنامج كالصالة هاي صالة دوامك ودوامي خويا مزودة كنت هاي نك مستزوية كي تشتشى ونك تلو حكمتها من فرمان بريك لو حكمتي يعني كردستان هذا صار خدمتهم هي تاي سعيس من نك توسع تزنر لك خويا برنامج شو هذا كخوي أقمد الشركة والراري أو فرمان برنامج تنصال خدمت يعني ايش يعني بنا تراو سپاس بكم بس خوش ديرت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت علی لە سلێمانیەوە فەرموو کاک علی. قوربانم کاتت باش. زۆر سپاس کاک علی. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. زۆر سپاس دەکەین فەرموو. کراوەی ئەم بەرنامە تەوان. بەڵێ کاک علی. ئێمە تەقریباً لە ساڵی 1975 لە نەکسەی شۆرچی ئەیلوولە. بەڵێ. تقریباً لە 12000 کرد حکومەت نەفیکردین بۆ فەرەوشارەکانی جنوبی عێراقی بردین. بۆ ماوەی 8 ساڵ نەفی بوون. ئاوەکاشمان نابراون ناویان نابوون قایدون. لساري هشتاودو نقلي كردستان بوينوا بله اساسا برلمان نه حكمان نه حزبك باسي او قايدوني نكردو تماشاكم كابراك باسي لكن دو ساشو بقاساخي بو ايران الله ولا اواره وديتو بارشي ارزو 20 مليون ادني او قايدونا كرد نبون كحكمت نفكر او ساق حكمت عراقي برنامج بدستو بيا همي زين بچاله كردن اساسا نه حزبك نه هيج جروب حكمتك باسي او قايدوني نكردو ساري 975 ل12000 ماڵ نەفیکران بۆ جنوب بۆ ماوەی 8 ساڵ لەسەر قەراری قیادەی سەورەی لەقڵی کوردستان بووینەوە تا ئەسان نە پەرلەمان نە حکومەت باسی ئەو قایدونە نەکراوە بە هیچ شێوەیەک هەتا پەرلەمانیش ئەو شەیری ئەنی نەوروژان و تایاسەکانە بەڵێ دەستخۆشی لێ یەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت عەبدولقادر لە سلێمانی فەرموو کاک عەبدولقادر کاک عەبدولقادر لە سلێمانی زۆر پێخۆشحاڵم لەگەڵ کەناڵی ئێوە قسە دەکەم بەڕاستی بەرنامەیەکی سەرکەوتووە و جەنابی سەرکەوتوو بوویتە لە ئیشەکە. زۆر سپاس دەکەین کاک عەبدولقادر. سەرپەرشتیاری گروپی کۆمپانیەکانی عادل متحیدەم لەگەڵ تا لە سلێمانیەوە لەگەڵ جەنابتا پەیوەندیەکەم. زۆر سپاس دەکەین زۆر خۆشحاڵین فەرموو کاک عەبدولقادر. بەحەقەت زۆر حەزمە کرد بەرنامەیەکی وامان هەبووە لەسەر کەناڵەکەی خۆمان کەناڵی AUC و چونکە جەنابت سەرکەوتوویت لەم ئیشە. زۆر سپاس دەکەین فەرموو. بەڕاستی ئەو مۆزوعی کە باسی یەکەن برادرانش هەمویان بە تەفاسیلە ئەڕۆن بە دیتێڵزەوە ئەڕۆنە ناو مۆزوعەکەەوە بەڵام ئێمە بێ شتێکمان لەبیر نەچێتەوە بەحەقەت ئێمە بێ وەک من وەک کەرکی تایبەت باسیەکەم لەگەڵ جەنابەت وەکو تاجرێکش بەحەقەت ئایا ئێمە ئەو خەزینە استراتیجی اقتصادیەمان هەیە تا ئێمە بین لەگەڵ هەر لایەنێک بێدژایەتی بکەین ئێمە ئایا لەم وەزعە وەکو کەرتی تایبەت وەکو تاجر وەکو وەبەرهێنەر لە سلێمانیا لە هەرێمی کوردستان چەنێ متەئەسر بوون بەم وەزعی کە مەوزوعێکی ئیعلامیە هەدەف لەوە بەس مەوزوعی هەڵبژاردن و سەرکەوتنی هەڵبژاردن بێت ئەگەر لەلایەنی بەغاوە بێت یا لەلایەنی بەعزە برادرانێکی ئێرەوەش بێت یعنی ئێمە بابین بە حەقەت و بە مەنطق باسی بکەین عەواتف یەکەمین کەس ئێمە حەزەکەین بین ئەوەی دژایەتی کورد بکابێن لەگەڵ یا شەڕ بکەین بەڵام تۆ ئایا ئەدەواتت هەیە تۆ توانی ملت بژێنی بۆ جومانک اقتصادیەن کاک عەبدولقادر تا چەند کاریگەری هەبووە لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان ئەم کێشانە بەتایبەتی یەکێک لە نمونەکانی ئێمە بەرزبوونەوەی نرخی بنزین بووە ماوەی هەفتەیەک زیاترە جەنابەت چاکەزانی کاکی برا کە ئەم مۆزوعە تەئسیرێک ئێمە بابین اقتصادیەن تەماشای مۆزوعەکە بکەین یعنی لە چاوێکی اقتصادیەوە تەماشای مۆزوعەکە بکەین ئێمە نسبەمان هەیە وەک تاجر پرۆشتنی یەکەکانی نەشتەجێبوون کە ئێمە بە حەقەت پرۆژەی سپیستار و دەشتی باشمان هەیە ئەگەر لە بەغا بێ ئەگەر لە دهۆک بێ ئەگەر لە هەولێر بێ ئەگەر لە سلێمانی بێ معدل لە 80% و گەیشتەتە 20%. چۆن تەئسیری نییە دابەزیوە بەڵێ احتیمالە جەنابتانش ئەو کەناڵەی کە هەتانەستە حالیەن خاوەنەکەی کەرتی تایبەتە کۆمپانیای نالیێ کە ئێوەش پرۆژەتان هەیە ئەتوانی ئەوە لە سەرپەرشتیاری بەشی بازرگانەکەتانش بپرسن تەئسیرێکی زۆر گەورەی هەبووە لەسەر کەرتی تایبەت یعنی مۆزوعەکە ئێمەش وەکو تاجر وەبەرهێنەر حەز ناکەین شتی وا ڕوو بدا بە حەقەت بەڵام تەفعیلێکی ئیعلامی لا ئیرادی کراوە بۆ مۆزوعەکە و هەدەفێکی لایانی ترە بحقت ئەوەی سوودمەندە لەم مۆزوعە بەس لستی عێراقیەیە لستی عێراقیە و عەرەبە شۆبینیەکان ئەگیناوە تو پێم بڵێ ئێمە پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ برادرانی شیعە پەیوەندیەکی دوور و درێژە مالکیش ئەو شەخصە نییە کە تەمسیلی شیعە بکات چونکە فراکسیۆنی خۆیان هەیە و تەحالوفی شیعی هەیە ئەوان مالکیان هەڵبژاردووە
بەڵام کاک عەبدولقادر ئەوەی کە زۆر جار باس دەکرێت لە بەغدادا تەنانەت بەشداریکردنی سیاسیەکانە لە بواری ئابووری لە عێراقدا تەنانەت لە هەرێمی کوردستانیش ئەمە پێت وایە ئەمە کاریگەریەکەی دروست کردووە یان تەنها کاریگەریەکی ئاسایی کێشە سیاسیەکانە لەسەر ئابووری واتە بەشداریکردنی سیاسیەکان لە بواری ئابووریدا کاریگەریەکەی زەق کردوتەوە؟ والله گەربیتە سەر مۆزوعەکەوە و سوالەکە زۆر سوالێکی بیرەکانەیە جەنابەت پرسیت بەڵام با ئێمە بە حەقت بێن جواب بدەینەوە لەسەر مۆزوع مۆزوعەکە هەموو اقتصاد تەواو بەڵێ مزایدات نەکرێ لەسەر ملت مۆزوعەکە اقتصادیە وعربتين يلا العاقل يفتهم موضوع اقتصادي بحت بەڵێ سپاس بۆ كركوك نبوايا ئایا كركوك نبوايا بڵین سماوە بواە ئەو شتا بوو لەسەری بەڵێ کاک عەبدولقادر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت و سپاس بۆ دەستخۆشەکەشت شوان لە گەرمیانەوە فەرموو کاک شوان باش کاک شوانم کاتە باش زۆر سپاس دەکەین کاک شوان وەزستانە باشی زۆر سپاس دەکەم فەرموو کاکە من نسبەت گرژەکانی ناو حکومەتی یارێم و بەغداوە ئێمە پێمان وایە دیقە ناکرێت لەسەر حکومەتی عێراق کاک شوان بەباشی گوێمان لە دەنگت نیاوە بەڵێ بەڵێ ئەگەر پەیوەندی بە شوێنەکەەوە هەبێت بەڵێ ئێستا جۆ لێمە بەڵێ فەرموو پێمان باشە پێشمەرگە بچێتە حەمرین پاشە کشێ بە پێشمەرگە نەکرێ ئەمە یەک بەڵێ چونکە سیقە لەسەر حکومەتی عێراقی سیقەی پێ ناکرێت لە ڕابردوو بینیمانە چەند جار دانیشتن کراوە سیقەی لەسەر ناکرێت پێویستە بچێتە حەمرین دواتر بەخۆی عێراق دێن داوا لە حکومەتی کوردستان بکەن بڵێن بێن دانیشین لە حەمرین دانیشین نەک ئێستا قسەی لەسەر بکرێت هەمومان دەرێ پشگیری لە هەڵوێست و تەکانی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بکەین خاڵی دۆم بەنسبەت ئەو ئەندامە پەرلەمانە بەڕێزانەی لە بەغان یعنی ئەوەی من تێبینیم کرد بێت تاکو ئێستا یەکێکیان وڵاتێکی توندی شۆڤێنی یاسین مەجیدان نەداوەتەوە کە کەسێکی شۆڤێنیە بۆ باسی ئەوە ناکە مالیکی لە نمایشە سەرازەکانە تەقلیدی سەدام حوسێن نەگاتەوە هەڵە سێباسی سەرۆکی هەرێمەکە پێویستە ئەو ئەندام پەرلەمانەی ئەو بەڕێزانە کە لە بەغان هەمویان یەک هەڵوێستانە بێت بە توندی وڵامی وتەکانی یاسین مەجید بدەنەوە بەڵێ سپاس بۆ کاکشوان لە گەرمیانەوە مەحموود لە کفری کاکەگیان کاتێ باش زۆر سپاس کاک مەحموود فەرموو شوێنی بە قوربانە حواڵی زۆر سپاس دەکەم کاک کفری نیە لە سلێمانی لە سلێمانی نەک لە کفری کاک مەحموود لە کفریەوە خەینا فەرقی نییە کاک مەحموود فەرموو سپاس کاکە من باخێکم هەیە لە سلێمانی بەڵێ ئێستا کەوتۆتە ناو شاری ئەوینەوە 15 دۆنمە عەرزی خۆمە و مڵکی خۆمە بەڵێ بەبێ ئەوەی کە ئێمە ئاگادار کرێن کردویانەتە بە ناوی کۆمپانیاکەوە ئیم ساڵەکە 12 تەن هەنارمان لێفرۆشتووە بەڵێ بۆشتان هەیە خۆتان بێن بە کامیرەکەی خۆتان و بی ڕسمی بگرن و بزانن ئەم قسانەی ئێمە معلوماتان تا چەندی هەیە لەسەری تا چەندە ڕاستە ڕوبەری باخەکەت چەنە کاک مەحموود 15 دۆنم و دواتم دوو وەلکە سێ وەلکە شتێ وایە بەڵێ هەر بەناوی خۆمانەوەی هیچ کێشەمان نییە تەنیا کارەباکەی 22 ملیۆنی تێچووە بیرەکەی بە ئینجازە ڕسمی هەڵم کردووە باخەکە بە ئینجازەمان هەیە هیچ کێشەمان نەبووە تاکو و پارەکە پیان و توینتیانە کاکە و باخەکەتان بەناوە نەماوە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت هونەر لە سلێمانیەوە فەرموو کاک هونەر زۆر سپاس کاک هونەر کاکشان نمێ لەسەر دوو تەوەر قسە بکەم ئەگەر ئیجازەبی حکوومەتی هەرێم لە فڕێکا گرنگیا بە کۆمەڵی دواترا کەس نازانێ ئەنجام چی لێ بەسەر یەکێک لەو شتانە شانە لە هەواڵەکانەوە ئەبینی کە کۆمەڵێک تازیر مەوادی ئەکسپایریان هێناوە بۆ بازاڕەکانی هەرێم و بەس هیچ کەسێک لێ پرسیینەوە لە تاجیرەکان نابیستێت کە لێیان پرسراوەوە یاخود ئەنجام چۆن بۆ یاخود ئیجراعاتیان لەگەڵا کراوەیان نا هیوادارم کە دەنگم گاتە شوێنی خۆی
پاشان پەترەیەک لە پۆڕ کۆمەڵێک خەڵک هەستان لیژنێکیان دروست کرد بەسەر خواردەمەنیەکان ئەگەڕان کۆمەڵک خواردەمەنی عقوبە درا و لەسەر پیس و پۆخڵی و دواتر هیچ شتێک دیار نەما ئەم لیژنەیە ئێستا بە هیچ شوەیەک بەسەر هیچ خواردنگەیەک و هیچ ڕێستۆرانتێکان ناگەڕێ لە کاتێکا بە دڵنیایی دۆخەکە چۆتەوە سەر داری پێشوو یاخود سەر باردۆخی پێشتر کە هەمان گۆشت و هەمان پیسی و هەمان کەلوپەلەکانی پێشتر بەکارێنرێ. هیوادارم ئەم شتانە وەکو پێویست بە دوواداچوونی بۆ بکرێت و لە کەناڵی ئێوە هاوکاری هاوڵاتیان بکرێت. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دانا لە چەماڵەوە. فەرموو کاک دانا. ئەم کاتە باش هەموو کاتێکت کاک دانا فەرموو. جارێتر پەیوەندیم کرد هیوادارم پەیوەندەکەم نەبڕن. نایبڕین کاک دانا فەرموو. ئێمە کێشەیەکی کۆمەڵاتیمان نەبوو لە قەزای چەمچەماڵە، دوایەوە کێشەکەمان بە کێشەی عەشاری لە کۆڵەوە کرد و خوێنە زۆرماندا تەقریبەن 13 دەفتەرماندا. بەڵێ. دوای ئەوە حکوومەت هەرسیا براکەم لە دەست بوو. هەرسیا لەو هێزێکی زەبەلاحی برد لەو دەشتا گردیان و ڕەمیان کرد. بەڵێ. اینجا دوایەوە شکارتیان شکارمان کرد لەو بەرپرسانەی کەوا ڕۆیشتوونە بۆ گوندەکەمان. ئیزا حکوومەت هەڵواسێ بەگردنیان ڕۆیمان دەلا حاکمەکە وتێتی کاکە من ناتوانم بیانگرم من لەژێر دەسڵاتی حیزبام حیزبە منە کاتێ حتا حیزب نەڵێ بیانگرم من ناتوانم هیچ دەسڵاتێکم نییە لە شاری چەمچەماڵە. خەڵکش یعنی زۆرەیە گلەیەوەی لێکەن ئەڵێن حاکمی چەمچەماڵ قانونی زەعیفە، قانون لەژێر چەمچەماڵە لەژێر دەسڵاتی حیزبایە. بەڵێ. اینجا هیوادارم لەم کەناڵایی بەڕێستانەوە هەموو کەسێک ئاگادارەوە کرێت لە چەمچەماڵە قانون نییە، قانون حیزبەی بادەڕێەوە، حیزب دەسڵات چەمچەماڵە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت فاتیمە لە سلێمانیەوە. کاکشوان چۆنێ؟ زۆر سپاس فاتیمە خان فەرموو. کاکشوانگیان زۆر سپاس دەکەم ڕێزمایە بۆ هەموو کەناڵی ئێوە بەرنامەکەتان. زۆر سپاس. کاکشوان چەند جار گلەیم کرد و گلەیم هەیە لێتان وەڵای 1000 پێشنیار و 1000 هینم هەبوو بێت تا ئێستا نەتانگیانێت فەرمانبەر کۆنانە تا ئێستا ئەرزیان وەرنەگرتەوە. باشە بۆچی من پرسیارە لە تۆکەم بۆچی ئەرزە و زەوی هەیە شارەوانی ئەیفرۆشێ بە کومپانیاکان ئەدا بۆ شوقایی کەنەوانێ ئەی بۆ نییە بۆ فەرمانبەر؟ ئایا چارەسەری ئەم کۆنانە چیە؟ ئەمە یەک. دوو هەمیش ئەم معاشە کۆنەکەمان کە دوانمان کەوتاوە لە 96 بۆچی نامانەنێ؟ ئەمە دوو. ئایا حکوومەت خۆ فقر حاڵ نییە بڵین داوای لێ نەکەیت؟ حەقی خۆمانە دوو معاشی خواردن 7 ئەمە ئەو ئەنجا من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم لە پەرلەمانەکەم کە کاتی مانگی 12 من خۆم فەرمانبەرم ئیشی گەنجی ناکەم کە پەلەپەلێکمان لێکن مانگی 12 زۆر بە زەحمەت ئەکرێ بۆمان چونکە ئێمە 12-15 ناوەندمان هەیە یعنی لە ئەڵێ لە 15 مانگە ئەوەستێ هیچ شوکارێک ناڕۆتە حساباتە. ئایا بۆچی وا بێ مانگی 12 یادگار بەو هەلەکە سەماوە بۆ پەلەپەلەمان لێکن هیچیشمان بۆ ناکرێت دوای نەکەر ئێمە هەموو دائیرەیەک لەیکی 12 تەسبێت دەستپێکە با لە مانگی 11 بڵێت چیتان هەیە بیکڕن هەموو دائیرەی سلێمانی نەک پەلەپەل لە هەموو دائیرەکانەکەن و بە پەلەپەل و ناشکرێ و کێشە و گێرەمان توش دەبێت و ناڕزایەک دەر ئەبڕین هەموو بەرامبەر بەو قەرارە تۆزەیە. هیوادارم گەنجینە بەڕێز بەرپرساری دارایی کە پیا بچێتەوانێ و کە تۆزێ کێشەکەمان بۆ حەلکا بۆ هەموو دائیرێکی سانی سلێمانی کەشت ئەکڕین با تۆزێ بەڕێکوپێکی بێ بۆمان بکەن. هیوادارم سەرکەوتوو بنتر بێت. سپاسمێ بۆ تۆ هەموو برادەرم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سامی لە ئاکرێەوە دوا پەیوەندیمانە فەرموو کاک سامی. ڕێژیانێ سەلام عەلەیکوم باشی؟ زۆر سپاس کاک سامی. ساوت مازەکەم قوربان. برای بەڕێستەوەری ئەوڕۆ کراوەیە. بەڵێ کاک سامی. بەڵێ گیانێ من کاکە گیان من وەکو مۆزەفێکی پارتی دیموکراتی کوردستانم بەخۆم کارمەندی ناوچەما بەس نەک مەقسەدی کە بڵێم کارمەندی ناوچەمە سەر بە لەقی نۆی فارسیمە کە بڵێ مەحتەی کاک مەسعود بارزانی دەکەم بەڵام ئەوڕۆ کە دیارە کاک مەسعود بارزانی دڵسۆزێکی ملەتی کوردە هیوادارم لە جەنابەت شعرێکم شێ بەسە کاک مەسعود بخوینمەوە ڕوخسەتم بدەن چونشی تەوەرکراوە گەر خۆتان بە تەلەڤیزیۆنێکی بەبێلان دەزانن. بەڵێ. دەلێ شانازی دەکەم بە سەرۆک مەسعود بارزانی بەڕاستی غەمخۆری هەموو گەلانی کورد و تورکمان ئاشور و کردان
غەمخۆری حەق و هەموو مافەکان نمونەی نییە لە هەموو جیهان عمری درێژ بێ بۆ خاتری یەزدان بۆ گەلەکەی ژیانی خۆی تەرخان کردووە ڕێبازەکەی مستەفای بارزانی ئەبەوی بەخشیوە بەڵام مالیکی چاوی هەر نایە بەو ئازادی سەرۆک بارزانی داینایە گوێ بگرە ئەی مالیکی خۆشەویستی کاکە مەسعود لە ناو دلی هەموو کوردێکدایە واز بێنە لە دیکتاتۆریەت لەو دنیاە نازانم یاسین مەزید ئەتوو بۆ پشت شکایە نازانم یاسین مەزید ئەتوو بۆ پشت شکایە کورد و کوردستان زۆر ئازاریدی کاتی ئەوە هاتووە هەمومان بەیەک دەنگ بڵێین بەس سەئیدی تاکە ئێمەی کوردانی زولم لێکراو بژین بەبێ ئازادی خدا بتپارێزی ئەی کاکە مەسعود هەر ئەتۆی دلسۆزی ملەتی کوردی هیوا و ئومێدی باشە ڕۆژمانی سەرۆک بارزانی کورد و کوردستان بەبێتەوە هەرگیز ناتوانی سەرکردەی بە وەفا و نوری چاومانی غەمخۆری مافی کورد بەستۆی بارزانی کورد و کوردستان بە تۆ سەربەرزە کاکە مەسعودیان حیفە کەس بلێ کورسی بۆ بەردا ئێمەی ملەتی کورد شانازی دەکەین سەرۆک بارزانی بە تۆ سەربەرزین تا دوا هەناسە پێشمەرگەینە و مالیکی لە پێناو کورد و کوردستان بەڵێ کاکسامی زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێزان تا سبێنێ هەمیشە لە خۆشی دابن